هیوادارم هەموو کەسێک کە ژیانێکی ئاسایی هەیە بە دووربی لەو پەتایە، بەڵام دوعایەک دەکەم بۆ خۆم نا کە ڕەنگە دوعاکە ئەگەر داوا لە خوای نەکەم ژیانم خۆش بی ژیانم باش بی، بەس دوعا دەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەی بوونە هۆکاری تێکدانی ژیانی خەڵک، هەزاران کەس کوژرا، هەزاران کەس ماڵی تێکچوو، هەزاران کەس شاری تێکچوو، هەزاران کەس وڵاتی تێکچوو. دوعا دەکەم لەو خوای خودایە بە گەورەی خۆت ئەو تاعونی وان بی. نەتوانن بچنەوە ماڵەکانی خۆیان، نەتوانن منداڵی خۆیان ماچکەن، کە خەڵک سیارەی نیە ئەوان لە ناو سیارەکانیان نەتوانن بێنە خوارەوە، نەتوانن لەگەر حیمایە و سایقەکانی خۆیان هەستن و دانیشن. هیوادارم ئەم تاعونی ئەوانە بی کە وایان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەو دەوڵەت و لەو ملەتانە کرد.